کاک بەعیدن هاتووە 6 تابلۆی بۆ قەسیدەکە دروست کردووە. ئەم ئێوارەیە هیوا قادر قەسیدەی من و شارەکەمی بڵاو کردەوە. من پێ خۆشە بچمە لای خۆی بۆی کە پیرۆزباییشی لێ بکەین و باسێکی بەرهەمەکەم وەکە کاک هیوا پیرۆزبایی ئەم قەسیدەی و لێ یەکەم ئەم قەسیدەیە چی پێشکەش بە خوێنەری کورد دەکات؟ ئەم کتێبە کە ناوی من و شارەکانە کارێکی پێکەوەی من و هاوڕێ هونەرمەندم کاک بەعیدنە. قەسیدەکەی من قەسیدێکی درێژە ناوی من و شارەکانە. کاک بەعیدن هاتووە 6 تابلۆی بۆ قەسیدەکە دروست کردووە و لە هەمان کاتە لە ناو دوتێ ئەم کتێبەیە قەسیدەکە کراوە بە ئینگلیزی و بە ئەڵمانی لەگەڵ دوو پێشەکی من و کاک بەعیدنە ئەوانی شەر بە ئینگلیزی و ئەڵمانی بڵاو کراونەتەوە. ئەم ئێوارەیە لە قاوەخانەی جان ئەم ئێڤێنتەمان کرد بۆ ناساندنی کتێبەکە. چۆن بۆ بیرۆکەی ئەم کارە کە وێنە و قەسیدەکە بەیەکەوە بێت؟ ڕاستی ئەمە یەکەم کاری کاک بەعیدن نییە. پێشتر بۆ دوو هاوڕێی خۆشەویستم کاک بەختیار عەلی و دلاوەر قەراخی کردووە. ئەمە کتێبی سێمە واتە شەعر و تابلۆیە. ئەمەی من کە ناوی من و شارەکانە ئەم ئێوارەیە بڵاومان کردەوە. هونەرمەند شوانعاتۆبیش خوێندنەوەی بۆ کرد. بەنیازی بیکەی بە کتێبێکی دەنگی یاخود هەر بەم شێوەی ئەمێنێتەوە؟ دیارە ئەوەی ئەمڕۆ کە ئیمشەو کە کاک شاناتوف قەسیدەکەی خوێندەوە بە فیلم گیراوە دواتر لە یوتیوب دابەزێنرێ ئەوەندەی کە من بزانم. لە دوایەوە شتێکی ترمان نییە بووی بکەین بەڕاستی. بەرهەمی دوای ئەمە چییە؟ ڕاستە من پرۆژەی تازەم هەیە بەڵام عادەتەن لە میدیای باسی ناکەم تا پرۆژەکەم تەواو نەبێ و چاپی بکەم، بەڵام بێگومان کارم هەیە.